بە ناوی خی گەورە هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان و پارێزگای سلێمانی ئەمڕۆ پێشوازیمان کرد لە گەڕانەوەی سەرکردە و پێشمەرگەی دێرین و بەردەوام هاوڕێ و هەڤاڵی خۆشەویستمان کاک مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی سیاسی بەرژەوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناوی خەڵکی سلێمانی و کوردستانەوە بە ناوی پارێزگای سلێمانیەوە بە خێراتنەوە یەکەین ومێدی تەندروستێکی باشی بۆ خوازین ومێ دەکەین گەڕانەوەی بەڕێزیان بێ بەمایی یەکریزی و هاوخەمی و سەرخستنی ئەجەندا نیشتیمانیەکانمان و کۆتایی هێنان بە هەموو ناکۆکی و دووبەرەکی و پشت لە یەکردنێک زۆر سوپاس و بەخێر بێنەوە کاکیجان فەرموو. ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ جەنابی پارێزگار سپاس بۆ ئامادەبوونی ئەو هەموو دۆست و پێشمەرگە و ئەندامانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی پەرلەمانتارەکان و هەموو ئەو جوامێرانەی کە لە سەرانسەری کوردستانە چ ئەوانەی ئێستا بینی و من چ ئەوانەی کە ئێستا لە دەرەوەیان بینم سپاس بۆ هاتنیان بۆ ئێرە و پێشوازیکردنیان لە ئێمە پێشوازیکردن نییە لە کەسێک کە ناوی مەلا بەختیارە. ئەم پێشوازیە چاوەڕوانیە لە کەسێک کە غەدرێکی گەورە بەرامبەر بەخۆی و کاکە بافڵ و وەستا حەسەن و خوا نەکردە بەرامبەر بە خەڵکی تریش کرابێت. ئەمە غەدرێکی ئەجگار گەورەیە. هاتنی خەڵک و ئەو پەرۆشەی کە من لە ڕۆژانی ڕابردوو لە دەرەوەی وڵات لە بەرلینەوە چاودێریمە کرد ئەو پەرۆشیە ئەخلاقی ڕاستەقینەی کوردەواریە. ئەوەی ڕوودا لە ناو کووردا نەبوو پەیمان شکاندن. لەکوێ فێربوون ئێوە پەیمان بشکێنن؟ لەکوێ فێربوون؟ بەداخەوە ئێمە جاران خۆمان بە کوشتەدا بۆی هاوڕەیەکمان دەست دژمن دەکەوێ. ئێستا بەداخەوە لە دوای چوارەمین کۆنگرەی یەکێتیەوە وای لێ هات خەڵک خواخوای بێ هاوسەنگەرەکانی لە ناو بچن یا خۆی هەوڵی لە ناوبردننی بدات. بەداخەوە وای لێ هاتووە. وردەکاری ئەم وەڵامی پرسیارەکانتان سەبارەت بەمە هەڵەگرم بۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسیم سبەینە لەسەر مەزاری مام سەعات 11 بەیانی. تەنا ئەوە نەو کۆتایی بە قسەکانم هێنم. ئەم پێشوازیە چاوەڕوانیە لە کەسێک کە منم بەردەوام بم لە دژایەتی گەندەڵی، بەردەوام بم لە خەبات لە پێناوی دیموکراسی، بەردەوام بم لە ئاشتەوایی هێزە سیاسیەکان و هێزە سیاسەکان و خەڵکی ناڕازی کوردستان. بەردەوام بم لە دژایەتیکردنی ئەوانەی نازانن ناخی ملەت بریندار بووە بەرامبەریان. ناخی ملەتیان بریندار کردووە. سەرنجامی هەڵبژاردنەکە دەری خست ناخی ملەت چیتیایە و بیرکردنەوەی هەندێک لە سەرکردە نەزانەکانی هێزە سیاسیەکانی کوردستان چۆن بیرەکەنەوە. هەڵبژاردن دەری خست. بەڵام لەگەڵەوەشە ئێمە هەمومان قەدەرمان ئەوەیە لە باشووری کوردستانە ژین، قەدەرمان ئەوەیە چارەنووسی هەرێمی کوردستان ئەبێت لە بیلبیلەی چاومان جوانتر بپارێزین، بەڵام بە چاوێکی کراوە ڕخنە لە هەموو کەم و کوڕەکانیشی ئەگرین، ڕخنە لە هەموو بەدکارەکان ئەگرین، ڕخنە لە هەموو ئەوانەش ئەگرین کە وایان لەم هەرێماوە وایان لەم ئەزمونە کردووە خەڵک لەم هەڵبژاردنە دەوروبەری 500,000 کەس لە یەکێتی و پارتی بتەکێتەوە. ویلایەنەکانی تری شەرێکە بە ڕێژەی خۆی. من زۆر سپاستان دەکەم میدیاکارەکان هاتنتان بەم جەمعە فرەوانە و چاودێریکردنی تەندروستی من لە یەکەمین ڕۆژی وڵات بەجێهێشتن تا ئێستا و ئەو هەواڵانەی کە من متابعەمە کرد لە هەموو کەناڵەکان، لە هەموو پەیجەکان، لە هەموو سایتەکان سەبارەت بە تەندروستی پێشمەرگەیەکی ئەم کوردستانە کە ناوی مەلا بەختیارە بڵاوەکرایەوە
ئەوە دلیلی ئەوەیە ئەم خەڵکە ئەخلاق زاڵە بەسەریا نەک بێ ئەخلاقی ئەخلاق بەسەریا زاڵە نەک بێ ئەخلاقی هاتینەوە بەردەوامە بین بێگومان ساڵانی ڕابردوو چۆن بووم وابم کەس چاوەڕوانی ئەوە نەکە هەڵوێستی بیر و باوەڕ و مەبادیئی خۆم بگۆڕم کەس چاوەڕوانی ئەوە لە من نەکە بە ئومێدی ئەوەی هەمومان تێ بگەین نەکەر ئێمەمانان کە ساڵەهایە ئەڵێن وای لێت بە ئومێدی ئەوەین هەمومان ڕابچەڵەکەین نەکەر ئێمە دەستەیەک لەو خەڵکەی کە ڕاچەڵەکین بە ئومێدی ئەوەین هەمومان ڕخنە لە خۆمان بگرین هەر هەمومان ڕێگەکە ڕاستکەینەوە بەخێر بێن بەسەر چاو تکایە تەنها ئەوە ڕێگەم بن پێتان بڵێم پرسیارەکانتان بۆ سبەینی هەڵگرن بەڵام لە ڕێگەی ئەوە زۆر سپاسی هەموو ئەوانەکەم کە لە منان پرسیوە وەگەردنی ئەوانش ئازادەکەم کە لە هەندێک پەیج و فەیسبوک و ئەوانە واتی ئێگەیشن کە ئێمە سیناریۆیە کەس سیناریۆ بە ژیان و بە مەبەرگی خۆی ناکە ئەوە شەرمەزاریکی گەورەیە من بێم سیناریۆیەک دروستکەم بۆی سۆزی خەڵک بەرامبەر بە خۆم بزوێنم بەڕاستی من پێویستیم بەوە نییە سۆز ببزوێنم پێویستیشم بەوە نییە مێژوو بتاشم مێژوویەکم هەیە بەسمە خۆشەویستیەکیش ئەگەر هەم بێ لە ناو ملەتەکە بەسمە باقیەکەی هێشتا ئەرکمە زۆر بەخێر بێن سپاس بۆ هەمووتان لە کۆتاییە ناتوانم سپاسی ئەو کەسە نەکەم کە سەرچاوەی ڕاستەقینەی دۆزینەوەی ئەم تاوانە بوو بەرامبەر بە من و بەرامبەر بە وەستا حەسەنیش ناتوانم سپاسی نەکەم ڕۆژێک دێ وردەکارەکانیشی باسەکەم ئەیڵێم جە ڕۆژێک دێ وتم ڕۆژێک دێ ئەیڵێم ئەمە یەک دوام من کە لە ئەمان بووم تێگەیشتم کە شیم بەسەرهێنراوە بە پشکنین لە خستەخانەی خالدیە دکتۆرەکان پیان وتم ماوەیەکی کەم لە بەردەم ژیان تا ماوە فریاکەوە ناچار تەلەفۆنم بۆ هەواڵقوبات کرد چم هەواڵقوبات ئەمە سەرگوزەشتەی منە تکایە هەم بە پەیوەندیەکانی حکوومەت بڵێ هەم بە جەنابی سەرۆکی هەرێم بڵێ 5 دقەی نەبر تەلەفۆنی بۆ کردمەوە جەنابی سەرۆکی هەرێم بۆ ئەوشم ژێڕایەوە دوای 7 دقە 8 دقە خاوەنشکۆ جەلالەتی مەلیکی ئوردن هاتە سەرخەت وتی تۆ میوانی منیت نوێنەرەکانی خۆی نار بۆ لای من و دەست بەجێ منیان برد بۆ پشکنین و دەست بەجێ موافقەتی جیهاتی ڕسمی وەرگیرا کە لە پشکنینی تایبەتی بە زووترین تەنها دەریخەن کە من چیمە و وایم کرد من ئێجگات سپاسی خاوەنشکۆی ئوردن جەلالەتی مەلیکەکەم و بێڕادە سپاسی جەنابی سەرۆکی هەرێمەکەم کە مەگەر بەس جەنابی مامجلال زندووکەیتەوە ئەمەم بۆ بکە و سپاسی هەموو ئەو دڵسۆزانەکەم کە دڵسۆز بوون قەت لە بیر بناچێتەوە بەخێر بێن بەسەر چاو